بە حکمی ئەوەی کە من خۆم لە پرۆژەیە کارەکەم کە هاوکاری مرۆییە بۆ ئاوارەکان تا ڕادەیە کە توانم بڵێم ئاگداری معاناتی و ئاوارانم کە لە ئێستا لە کەمپی مەخموور گەماڕۆیان خراوەتە سەر هەموو ئەم شتانە پێشەرکاریەکی ڕوونی مافەکانی مرۆڤە بە هێزێکی کوردیش کە ئەنجامە درێت لەوێ لەژێر چاودێری حکوومەتی عێراقی و ئیوئێنیشە ئەم پێشێلکاریانە ئەنجامە درێ بەڕاستی جێگەی هەڵوێست وەرگرتنە و پێویستەکە بە زووترین کات چارەسەرێک بۆ ئەم دۆخەی ئاوارەکان بدۆزرێتەوە بەڵکو لەو میحنەتەی کە تایدان ڕزگاریان بێت جگە لایەنە مرۆییەکە ئەمە خۆی ئەوان ئەسڵەن هەر پێم باش نییە ناوی ئاوارەیان لێ بنرێت چونکە ئەوان خۆیان کوردن بەشێکن لە پارچەیەکی دیکەی کوردستان کە دوژمن جای کردوونێتەوە لە یەکتری وێڕای ئەوەی ئەکرێ وەکو لە ڕووە مرۆییەکەەوە هاوکاریان بکرێت لە ڕوونەتەوەیەکەیشەوە پێویستەکە بە شێوەیە ئاوارە نەک هەر لە قەڵام نەدرێن ئەو گەماڕۆژیان نەخرێتە سەر بەڵام وەکەوەی کە ئێستا لە کەمپیەکان سەرڕای ئەوەی کە خراونەتە و کەمپەشەوە گەماڕۆژ خراوەتە سەران کە ئەمە هیچ جێگەی قبول نییە بەڕاستی چونکە وەک وتمان وڵاتی خۆیەتی ناکرێت لە ژێر ئەوەی کە لە ئەوان لە ترسی حکوومەتی تورکیا ڕایان کردوتە ئێرە لێرەش نەهێڵڕێت بە ئارامی لەو کەمپەیا بژین بژێوی ژیانی خۆیان چۆن دابینکەن چۆن نەخۆشەکانیان چارەسەرکەن و تاکە ئێمە بەردەوام بێت مافەکانی مرۆڤ بەگشتی کۆمەڵێک قوانین و کۆمەڵێک دەستور و ئەنزیمە ڕێکی خستووە یەکەمیان لە ڕووی نێودەوڵەتی و ئێمە کۆمەڵێک پەیماننامەی نێودەوڵەتیمان هەیە کە مافەکانی مرۆڤی ڕێخستۆ بە یاسای نێودەوڵەتی نابرێن یەک لەوانەیە ئەلانی عالەمی حقوقی ئینسانە کە لە ساڵ 1940 دەرکراوە لە 30 مادە پێک دێ و دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانیش وەکو جوزە لە عێراق مسادقەی کردەوە پێویستە پابەندی بەندەکانی ئەو ڕێکەوتنامەیە بێ ڕێکەوتنامەی ترمانێ ڕێکەوتنامی مافەکانی منداڵەکە یاسایەکی نێودەوڵەتیە و چەندین ڕێکەوتنامەی تر هەیە ئەمەیان ئەم دوانە دوو ڕێکەوتنامەی زۆر زاهرن کە ئێستا بە شێوە لە شێوەکان پێشێل ئەکرێ ئەوەی کە ئەگوزارێت لە کەمپی مەخموور و پێشلکاری کە بەرامبەر ئەو دانیشتوانی ئەو کەمپە ئەکرێ بە هەموو پێوەرە دەولیەکان لە ڕووی قانونیەوە بە هەموو پێوەرە یاسایانی خۆیەکانیش چەندین جۆر لە جەرائیم تەشکیلەکە پێویستە لەسەر ئەو کەسەی کە حکومڕانی ئەو مەنتیقەکە کە هەم حکوومەتی عێراقی گرێتەوە بە دەرەجەیەک و هەم حکوومەتی هەرێمیش و با بڵێن سنووری پارێزگای هەولێر بە دەرەجەی دوو ئەگرێتەوە کە ئەرکیان پاراستنی شەرەف و کەرامەت و سمعە و ژیان و سەکەن و تعلیم و هەموو ئەمانەی کە لەو کەمپا دانیشتون بپارێزن لە واقعە هەم حکوومەتی عێراقی هەم حکوومەتی هەرێم مقصر بووە و کەم و کورتێکی زۆری هەو بەرامبەر بە ئاوارەکان و ئامادەبووان لەو کەمپا بۆیە پێویستە چیتر لە ئەم پێشلکارانە بەردەوام نەبێ و ئەم تەجاوزە قانونیە کە هەم قانونی دەولی تەجاوز کردووە هەم قانونی نێوخۆیشی تەجاوز کردووە ڕابگیرەوە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەعامل لەگەڵ ئەو خەڵکا بکرێ حەقی شەکوایان هەیە حەقی ئەویان هەیە پەرام لە دادگار شەکوا بکەن لەسەر ئەوەی کە مافەکانیان وەکو پێویست فراهەم نەکراوە محافظ بۆ نمونە هەر کەسێکە یان هەر لایەنێکە یان حکوومەتی هەرێمە عێراقا کێ ئیشرافی لایەنی ژیانی ئەو خەڵکەکە مقصر بووە ئەکرێ لە ڕێگەی دادگاوە محاسبە بکرێ و ئەکرێ پەرلەمان چکە پەرلەمان نوێنەری خەڵکە پەرلەمان لیژنەمان هەیە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانە پێویستە بێدەنگ نەبن لەسەر ئەم کەیسانە پێویستە استجوابی وەزیری ناوخۆ وەزیری معنی بەو ئیشە بانگشتی پەرلەمان بکرێ پرسیاری ئاراستە بکرێ بۆ ئەم دۆخی ژیان لەم کەمپاوە ئاگوزارێ ئەو هاوڵاتی ئەوش ئینسانە دەبێ وەکو ئینسانێکی تەعامل لەگەڵا بکرێ ناکرێت جیاوازی هەموو پرەنسیبە یاساییە خۆی نێودەوڵەتیەکان ڕێگە بە جیاکاری نادا لە نێوان ئینسانێک و ئینسانێکی تر لەسەر هیچ بنەمایە بۆیە پێویستە وەزیری معنی و محافظ و استجواب بکرێن و حتا ئەگەر پێویستی کردو و دەرکەوت کە فعلەن مقصر بوونە لە خزمەتی ئەم خەڵکە پێویستە ئەو وەزیرەی کە مقصر بووە لە پەرلەمانە و سەحوی سیقەی لێ بکە تا ئەو دەرەجە